یادی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە ئیجازەی هەڤاڵ پەروینخان ئەگەر کەمێک یاخوو بە کورتی دوو قسەیەک بکەین لەم یادەیە یادێکی پیرۆزە سەری ڕێز و نەوازش بۆ گیانی پاکی گشت شەهیدانی کوردستان و لە ناویشیاندا شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان دانەوێنین. خۆتان نەزانن ئێمە مانان و یەکێتی نیشتیمانی کوردستان پێی خۆشە کە ڕۆژێکی نیشتیمانی بۆ شەهیدانی کوردستان هەبێ، بەڵام ئێمە ژۆکو یەکێتیەکان پێمان باش بوو لە کاتی خۆشیە کە ئەو یاسایە دەرچوو کە یادێک یا ڕۆژێک بۆ شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانیشدا بنرێ، لەبەرەوەی لە ناو شەهیدانی کوردستاندا لە مێژووی خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردە شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێژەیەکی بەرچاو و زۆری بەردەکەوێت کە لە ساڵی 1975 تاکو ئیستا زیاد لە 23,000 شەهیدی هەیە لە هەموو قۆناغەکانی یەکێتی لە کاتی دامەزرانی ساڵی 1975 و پاش ماوەیەکی کەم کە ساڵێک دوای ئەوە خەباتی سەربازی و پێشمەرگانە دەستی پێکرد. لەو کاتەوانێ شەهیدان لە هەموو کوچە و کۆڵانێکی یا هەموو شاخێکی یا هەموو ڕۆژمێرێکی ساڵدا ڕۆژێک هەیە کە چەندین شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستان گیانیان بەخت کرد. ژمارەیەکی زۆریان لە زیندانەکانە دوای ئەوەی کە ڕژێمی بەعز ئەو کاتە نەیانتوانی هیچ شتێکیان پێ بدرکێنن گیانیان لەژێر تەعزیبە گیانیان سپارد. هەروەها لە قۆناغەکانی ڕزگاریە تاکو ئەگاتە ساڵی 1991 و لەو کاتەشدا کە ڕاپەڕینی گەلەکەمان بوو زۆرترین شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و ئەوەی کە جیاشی ئەکاتەوە لە حیزبەکانی کە ئەوەیە کە زۆربەی فەرماندە و قارەمانەکان و سەرکردەکانیشی لە پێشەوەی پێشمەرگەکانە بوو. تا خۆتانە بینین لە شەڕی بەرەنگاربوونەوەی تیرۆردا چەندین فەرماندە یەکێتی نیشتیمانی کوردستان گیانیان سپارد و جیاوازی نەبووە لەسەر ئەوەی کە کێ لە پێشەوە بێ مهمترین شت گرنگترین شت لای ئەوانەوە بۆ کە گیانی خۆیان بسپێرن. ئێمە مانانیش چەند ساتێک بە بێدەنگی ئەوەستین بۆ ڕێزگرتن لەو خەبات و قوربانی کە ئەوان داویانە و بەردەوام بوون لەسەر ڕێبازی شەهیدان و ڕێبازی شەهیدانیش کە ئەوەی ئەڵێن چییە ڕێبازی شەهیدانەوەی کە تۆ مافەکانی گەلی کورد و بەرژەوەندی گەلی کورد لەسەر و بەرژەوەندی خۆتەوە دابنی ڕێزی هەواڵەکانی خۆت بگری تێبکۆشی لە پێناوی مافی چارەنووس و ئازادی ڕادەربڕین و مافی مرۆڤ و ئەو خزمەتگوزاریانەی کە لە پێناوی خەڵکدا پێشکەشیکەی و بەرژەوەندی گەل و میلەتەکەت بخەیتە سەر و بەرژەوەندی حیزبەکەت و حیزبەکەشت بخەیتە سەر و بەرژەوەندی خۆت. ئەمە ئەتوانین بڵین کە ڕێبازی شەهیدانە کە ئەبێ ئێمە هەموو کاتێک ئەو خەبات و قوربانی ئەوانمان بیر بێت. ئەگەر هەڤاڵ پەروینخانی شتێکی هەبێت و پاشانیش دوای ئەوەش ساتێک بە بێدەنگی ئەوەستی. هەڤاڵان ئەم کاتتان باش لەم ڕۆدا سەری ڕێز و نەوازشدانین بۆ هیچ شەهیدانی ڕێگەی ڕزگاری خوازی کورد و کوردستان بۆ بەتایبەت شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێمە لە شەهیداندا پشکی شێرمان بەرکەوتووە و وەکو کاک سۆرانیش کاک دکتۆر سۆران باسی کرد ئێمە زۆربەی شەهیدەکانمان قائیدن پیادەکانمان شەهید بوون و یەکێک لەو نمونانە کە زۆربەی ئەو هەڤاڵانەی لای من کار دەکەن تەوان مناڵی شەهیدن کە دامەزراون زۆر بە ڕێکوپێکی کار دەکەن، بەڵام نمونەیەکمان هەم دکتۆر سۆرانە کە باوکی شەهیدێکی فەرماندە بووە و هیچ شتێک ئەوەندەی خوێنی شەهیدان گرنگ نییە، هیچ شتێک ئەوەندەی شەهیدان گرنگ نییە کە ئێمە پێویستە ڕێزیان لێ بگرین لەبەرەوەی شەهید خوێنی خۆی بەخشیوە گیانی خۆی بەخشیوە بە وڵاتەوە بەو نیشتیمانە، لەبەرەوەی ئێمەش ئەبێ زۆر ڕێزیان بگرین، زۆر وەفامان هەبێ بۆ شەهیدان. بۆ ڕێزگرتنی ئێمە بۆ شەهیدان بە چی شێوەیەک دەبێ؟ ئەوەیە کە ئێمە نیشتیمانەکەمان خۆش بوێ، کە ئێمە لە بین یەکدا تەبابین، کە ئێمە بە جددی و بە پاکی و بە دڵسۆزی ئیش بکەین، کە ئێمە بتوانین وڵاتەکەمان بەرەو پێشبەرین. لەبەرەوە جارێکی تریش من سوپاستانەکەم بۆ سوپاسی کاک دکتۆر سۆران شەکەین بۆ ئەم کۆبوونەوەیە. هیوادارم هەر سەرکەوتوو بن و هەر لە خۆشیدا بن.